جانم وەک پێم گوتی سەدرەت دینی برادەرم لە پاش ئەو زەرێکە کردم گوتی ئێروکانەتان دەدەمێ لە بۆتان دەکەمە جێیەکی گەشتیاری ئەم نژوعات لە خۆمەوە لە بۆ تو نیوەت بەناو دەکەم باشە؟ زۆر سپاس دەکەم گیانەکەم زۆر جوان ئێرە جێیەکی زۆر جوان دەردەچی سێری ئەو لاکە ئەو لاش زۆر خۆشە کام ئەو لاتر جوانە ها؟ خیانەتم لێ دەکەی؟ جە لە بناو دوور چماو دەکەم بابەجان ئەو خیانەتکارم کوشت خیانەت لە من دەکەی لەبەر تو دووسێ مستەچی بووم بێژە بەڵێ کاک ڕۆستەم هەز بە شتێکی ناخۆش دەکەم خێر براکەم ئەمە تێناکە ئەو کچە ئەو کوڕە کوها بە ئاسانی پێکانەوە بەڕاستی لای منیش سەیر بوو کاک ڕۆستەم ئەنی هەر دەبایە جێمان لە قسەکانی بایەوانی کە لێرە گوتیان بەتەنێ دەبایە بزانین کە چیان گوتی و چیان نەگوتیە کورە بابی ئەگە جێ لە قسەکانی بابی دەبوو بۆنی خوێنی لێدا تەنانەت دەیگۆ دەشی کوژی کاک ڕۆستەم زۆر سەیر بوو یعنی مشکلەکە بە من و حەل نەکرا بە خۆیان پێکاتنەوە زۆر بە ئاسانی تەلەفۆنەکی بە تاریک باشە بچەوە کاک ڕۆستەم داخرایە لۆ ڕێدوانێکە تا سوود دەی ئەلۆ باش کاک ڕێدوان باشم هەنێگیشم بە کاک ڕۆستەمە کاک ڕۆستەم لە لاتە بەڵێ لەلامە بیکە خارێتی بەسەر چاو ئەوە کردمە خارجی ڕێدوان قسەی کە جۆم لێتە شەڕەف و کەرامەتی خۆم پاک کردەوە مەبەستت چییە؟ تارام کوشت برۆ بەڕاستە ڕێدوان ژەلێ بوو دەڵێ کوشتم بێژە خۆم بە تاوانبار دەسەنم نەمتانی لەو کاری سەرکەوتوو بوو ئەو کچە زۆر هەوڵیدا لەو پیاوە جیا بکتەوە بەس ئەمە لێ نەگەڕام بەداخە ڕۆستەم کاک ڕۆستەم ئەمە بێتاوانین با لەو مەوزوعین بچینە دەرێ لەوە بەڕاستە ویژدارم ڕێگەم پێنادا تا کۆتایی ئەو کەیسە بەهۆرێکمان هەوی دەبین ئێستا ئەوە چ بکەین هەستا هەتا زۆر با بڕۆین سەرەتا سەردانی پۆلیس دەکەین لێرەش دەچین سەردانێکی نەژادی دەکەین نەژاد چێە بڕۆ هەموو دەڕێن و باس دەکەم هەستا بۆش مۆبایلەکەت بابەجان ئەو خیانەتکارم کوشت ئەلۆ شتەکە تەواو بوو ئەتوژنۆ تاتیا زۆر باشە ئەتوش ئەو ڤیدیۆی لە هەموو خزم و کەسان بنێرە با بیبینن هەرچەندە لەگەڵ کوشتنی یەک مێروستانش نیمە بەڵام
کۆم بۆ بکە